پۆل بریمەری حاکمی مەدەنی پێشووی عێراق لە بیرەوەریەکانیدا دەڵێت لەبەرەوە حکمی عێراقمان ڕادەستی شیعە کرد چونکە ئەوان مەرجەعیان هەیە. ئێمە وەک ئەمریکا کە بتوانین دەست بەسەر مەرجەعیەتدا بگرین دەتوانین دەست بەسەر هەموو عێراقدا بگرین. بەڵام لە ڕاستیدا دەبینین هەژمونی شیعە و دەستی دەرەکی و دەستێوەردانی وڵاتانی دراوسێ بەسەر عێراقدا وا خەریکەم وڵاتە بەرەو ئاقار و چارەنووسێکی نادیار دەبات. بۆ قسە و گفتوگۆی زیاتر لەسەر مژارە ئەمڕۆ لە رادیۆ سەلام میوانێکی زۆر تایبەتمان هەیە، ئەویش بەڕێز دکتۆر عادل باخەوان، سەرۆکی بەشی توێژینەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئەنیستیتۆتی ئێریمۆ لەگەڵمانە. کاک دکتۆر سڵاو، ئەم کاتت باش و زۆر سپاس کە میوانداری ئەمەت قبول فەرموو. هەر بژی. وەکو یەکەم پرسیار ئەو مەترسیانە چین کەوا دەکەن عێراق بە تەنها گرفتی عێراقیەکان نەبێت بەڵکو گرفتی هەموو جیهان بێت. خۆی لە ڕاستیە عێراق یەکێکە لەو دەوڵەتانەی کە بە پێی ستانداردەکانی سیستمی ئینتەرناسیۆنال پێی ئەوترێت دەوڵەتی لەرزۆک. ئەم دەوڵەتە لەرزۆکانە تقریبان 33 دەوڵەتن لە سەراستی جیهان کە هەن. عێراق یەکێکە لە پێشی هەرە پێشەوەیان. دەوڵەتی لەرزۆک بریتێ لە چی؟ بریتێ لەوەی کە ناتوانێت کۆنتترۆڵی پرسی ئاسایشی خۆی بکە، کە ناتوانێت کۆنتترۆڵی پرسی سەقامگیری خۆی بکە و ناتوانێت کۆنتترۆڵی پرسی گەشەپێدان بکە. ئەم سێ کۆنتترۆڵی نییە. هەری دەوڵەتێکە کە ئەم سێ کۆنتترۆڵی نەبوو ئەبێ بە مەترسی بەسەر وڵاتانی سیستمی هەرێمایەتیەوە وەک ئەبێ بە مەترسی بۆ سەر وڵاتانی سیستمی ئینتەرناسیۆنال. ئەمە واکات لەوەی کە کێشەی عێراقیەکان کێشەی هەموو جیهان بێ. بەڵێ، کەواتە لەم حاڵەتەدا دەوڵەتە گەورەکانی سیستەمی ئینتەرناسیۆنال چۆن خۆیان بۆ داهاتووی پڕ لە کێشمەکێشمی عێراق ئامادە دەکەن؟ ئەوەی کە بەلای وڵاتانی سیستمی ئینتەرناسیۆنالەوە زۆر گرنگە ئەوەیە کە بەرزووترین کات هاوکاری عێراق بکەن بۆ ئەوەی هەڵنەوەشێتەوە. خاڵی یەکەم چونکە خاڵی یەکەم بووە بە مۆتەکەی ئەو وڵاتانە هەڵوەشانەوەی عێراق، چونکە پیان وایە لە هەڵوەشانەوەی عێراقا کۆمەڵێک گرفتی گەورە دروست ئەبێت کە ناتوانن وەکو پێویست مامەڵەی لەگەڵا بکەن. ئەوە خاڵی یەکەم. خاڵی دووهەم وڵاتانی سیستمی ئینتەرناسیۆنال خۆیان ئامادەکەن بۆ ئەوەی هەموو ڕێگەکان بگرنە بەر تا داعش نەگەڕێتەوە، چونکە گەڕانەوەی داعش ئەبێ دیسانەوە بە مەترسی و مۆتەکەیەک بۆ سەرسنگی هەموو وڵاتانی ئینتەرناسیۆنال. خاڵی سێهەم ئەوەیە کە عێراق ئیفلاس نەکا، چونکە ئەگەر عێراق بە شێوەیەکی فەرمی ئیفلاسی خۆی ڕابگەێنێ لە مانگی ئۆکتۆبەر، نۆڤەمبەر یا دێسەمبەر، ئەو کاتە سیستمی ئابووری ئینتەرناسیۆنال تووشی گرفتی گەورە ئەکا و ئەبێ مامەڵەی لەگەڵا بکە. خاڵێکی تریش ئەوەیە کە وڵاتانی سیستمی ئینتەرناسیۆنال نایانەوێ عێراق وڵاتە ناوجەنگی ناوخۆ، چونکە ئەوە دەزانێت ئێستا لە عێراقا بەلای کەمەوە 63 ڕێکخراوی چەکدارت هەیە وەنیە، وەو ڕێکخراوە چەکدارانە تەنها کەڵەشنکۆفە ڕزیوەکەی کوردەکانی نەوەدەکانیان نییە، بەڵکو ئێستا دەبابیان هەیە، ئەلیکۆپتەریان هەیە، درۆنیان هەیە، وەنیە فڕۆکەیان هەیە، سەواریخیان هەیە، داهاتیان هەیە بە ملیار. لەبەرەوە شەڕێکی ناوخۆ زۆر کارەساتی گەورە لە عێراق دروست. عێراق و کوردستان بەرەوچوو هەنگاو دەنێن ئاخۆ لە نەبوونی استراتیژی کارە و بەهێزی سونی و کوردیدا هەژمونی شیعە بەسەر عێراقدا چۆن دەبێت؟ هەژمونی شیعە هەژمونێکی مێژوویە، بەمانای لە 2003 دەست پێکا تاوەکو ئەمڕۆ، ینی بەتەنها هەژمونی ئەمڕۆ نییە. ئەو هەژمونی شیعەش کە دەستی پێکردو بەشێکی زۆری پەیوەندی بە دۆخی دیموگرافی عێراقەوە. تۆ لە بیری نەکەی کە عێراق لە 160 شیعەیەوە نیە؟ ئەوە خاڵی یەکەم. خاڵی دووەم پەیوەندی بە جیۆپۆلیتیکەوە هەیە. ئەوەیە وڵاتانی عەرەبی بەگشتی و عەرەبی سعودیە بە تایبەتی لە 2003ەوە عێراقی بەجێهێشت. اینجا کە عەرەبی سعودی عێراق بەجێ هێڵێت ئێران دێتە پێشەوە نییە؟ هاتنە پێشەوەی ئێران واتە ڕاستەوخۆ بەهێزکردنیە وەک تەرانەی کە پرۆ ئێرانن لە عێراقەوە نییە، کە ئەو پرۆ ئێرانیەکان ئێستا سەرۆکایەتی کۆماریان تا ڕادەیە کۆنتترۆل کردووە، سەرۆکایەتی وەزیرانیان تا ڕادەیەکی زۆر کۆنتترۆل کردووە، سەرۆکایەتی پەرلەمان و پەرلەمانیان کۆنتترۆل کردووە، هێزە چەکدارەکانیان کۆنتترۆل کردووە، دەستگا مخابەراتەکانیان تا ڕادەیەکی باش کۆنتترۆل کردووە. لەبەر ئەوە هەژمونی شیعە لە عێراقا هەژمونێکی ستراکتۆرال و قوڵە. ئەوە خاڵێکم. ئەوەی کە پەیوەندی بە کوردەوە هەیە هەروە بە کورتی، ئەوەیە کە عێراقی نوێش لەسەر شەراکەتی نێوان کورد و شیعە دروست بوو،
لە چرکەساتی ڕیفراندۆمەوە ئیتر ئەو شەراکەتە بە شێوەیەکی عەمەلی ناڵم کۆتایی پێهات بەڵام گورزی زۆر کاریگەری لێدرا بە تایبەتی برا شیعەکان لە بەرامبەری برا کوردەکانە کۆمەڵێک هەڵوێستی زۆر توندیان هەبوو کە پێویست ناکات ڕەنگە لێرە باسییان بکەین لەبەرەوە ئێستا ئەوەی کە هەیە لە نێوان بەغای شیعە و هەولێری کووردە ئەو شتەیە کە بە یەک و شاتوانین گوزارشی لێ بکەین مێفیۆنس بە زمانی عەرەبی واتە بێمتمانەیی و دابڕان. بەڵێ لە 2003 تا ئێستا زیاتر لە 900 میلیارد دلار داهاتینەوە تاتۆتە بەردەست حکوومەتی عێراقی بەڵام نەیتوانیەوە شتێک بە ناوی ژێرخانی ئابووری دروست بکات. بۆچی لە عێراقدا بە کوردستانیشەوە شتێک نییە بە ناوی سیستەمی ئابووری یان ئابووری عێراقی تەنها ئەوەی هەیە سپارنی 40 میلیۆن عێراقیە بە داهاتینەوت. وی ئەزانی ئەو پارەی کە هاتووە هەمووی پارەی نەوتەوە نیە؟ ئەنجا ئەوە خاڵ یەکەم گرنگە بووترێ بە زمانێکی تر لە عێراقا تۆ ژێرخانی ئابووریت نییە. ئەم ژێرخانی ئابووریە کەنت بوو هەموو گرەوەکانی دەوڵەت بۆ ئەوەی دەستگاکان بەڕێوە بە داهاتی نەوتە. جا ئەو داهاتەیش کە جەنابەت ئافەرمی تقریبا نزیکەی 1000 میلیارد دلار کە هاتووەتە خەزێنەی دەوڵەتەوە تۆ کێ ئەتوانێت ژێرخانی ئابووری دروست بکە؟ کێ ئەتوانێت سیستمی ئابووری دروست بکە؟ نخبەیەک ئەتوانێت دروستی بکە دەستە بژێرێک ئەلیتێک ئەتوانێت دروستی بکە کە خاوەنی پرۆژەیەکی نیشتمانی بێ. تۆ لە عێراقا ئەو نخبانەی کە هاتن هیچیان نخبەی نیشتمانی نین. لە باشترین دۆخە نخبەی تایفین وانە شیعە خۆی بە خۆی نخبەی هەیە، سونە خۆی بە خۆی نخبەیە، کورد بە خۆی. ئەمە خاڵ یەکەم. لە ناو شیعەشە تەنانەت پرۆژەکە پرۆژەیەکی کۆمینۆتەری گلۆبال نییە، ینی گشتی نییە. بۆ نمونە پرۆژەی نخبەی شیعەی پرۆ ئێران پرۆژەی نخبەی لیبراڵە شیعەکان نییە، ئەوانیش دابەش بوون. ئەمە بە زمانێکی سادە بڵێم کە لە عێراقا سیستمێکی ئابووری دروست نابێ لەبەرەوەی کە تۆ نخبەیەکت نییە کە خاوەنی پرۆژەی دەوڵەت بێ. ئەوەی کە هەیە ئەسڵەن بۆشایی دەوڵەت لە عێراق. زۆر ڕاستە وەکو دواپرسیار بەشێکی گرنگی وڵاتانی کۆمەڵگەی نێودەوڵەتی سەرەڕای پێداگرتنیان لەسەر یەکێتی خاکی عێراق بەڵام کۆمەڵێک فاکتەر بوونیان هەیە کە عێراق دەخەنە بەردەم گریمانەی بەهێزی هەڵوەشانەوەی دراماتیکیەوە. بەڕای جەنابەت ئەو هۆکار و فاکتەرانە چین؟ ئەو هۆکار و فاکتەرانە چین کە عێراق ئەخەنە بەردەم گریمانەی هەڵوەشانەوە. ئەو من ناومناوە دە پاتۆلۆژیاکە دە نەخۆشیەکەی عێراق. عێراق بەدە نەخۆشیەوە ئەناڵێنێت کە ئێستا ڕەنگە لەم بەرنامە نتوانین باسی بکەین. ئەو دە نەخۆشیانە بەشێکی سیاسین، بەشێکی جیۆپۆلیتیکن، بەشێکی مێژووین، بەشێکی قەبایلی و عەشائیرین، بەشێکی پەیوەندی بە کۆنترای کۆمەڵایەتیەوە هەیە، بەشێکی پەیوەندی بە شوناسەوەیە، بەشێکی پەیوەندی بە یعنی نەڕۆینە ناو تەفاسیلەکەی بەڵام بە شێوەیەکی کورتی ئێستا عەرز دەکەم هەر یەکێک لەو دە نەخۆشیەی کە تووشی عێراق بووە تووشی هەر وڵاتێکی کە بێت هەر یەکێک لەو نەخۆشیانە بەسە بۆ ئەوەی دەوڵەتەکەی سەر لەبەر هەڵبۆشێنێتەوە. بەڵێ زۆر بەڕێز دکتۆر عادل باخەوان سەرۆکی بەشی توێژینەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئەنیستیتۆتی ئێریمۆ زۆر سوپاس بۆ ئامادەبوونت. سپاس بۆ ئێوە قوربان. هەر بژی دەستخۆش.